بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دەنگدانی پەرلەمانی عێراق دەکەین لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە. دیارە دوای زیاتر لە 11 ساڵ لە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە، ئەمڕۆ پەرلەمانی عێراق دەنگیدا لەسەر هێنانەکەی پارێزگای هەڵەبجە و پرۆژە یاسایەکی پەسەند کرد لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە کە پرۆژە یاساکە 4 مادە لە خۆ دەگرێت. یەکەمیان هێنانەکەی پارێزگای هەڵەبجە وەکو 19مین پارێزگای عێراق، خاڵی دومیان دیاریکردنی سنووری ئیداری پارێزگای هەڵەبجەیە، خاڵی سێمیان لەسەر لایەنە پەیوەندیدارەکان پێویستە یاسایە جێبەجێ بکەن، خاڵی چوارەمیان جێبەجێبوونی یاساکە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی وەقایعی فەرمی عێراق کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق ئەم یاسای پەسەند کرد. مەباز لە لێکەوتەکانی دەکەین، لێکەوتەی پەسەندکردنی یاسای هەم لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کاریگەری، لە ڕووی دارایی و خزمەتگوزاریشەوە چی بە دوای خۆی دادێنێت. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بەرپرسی ماڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری و کاک شاهین حەمەرەزا دەگری پێشووی پارێزگاری هەڵەبجە قسەی لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبنتان دەکەین. کاک شاهین بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێزە لەسەر دەنگدانی پەرلەمانی عێراق بۆی کە ئەمڕۆ بە یاسا هەڵەبجە بوو بە 19مین پارێزگای عێراق. خوێنەوەی بەڕێستان و لەمە دووە چ گۆڕانێک دروست دەبێت دوایەوەی کە هەڵەبجە بە فەرمی لە ڕووی یاسایە و وەکو 19مین پارێزگای عێراق داسێنرا؟ بەڕێ زۆر سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ بینەری تەلەڤیزیۆنی عەزیزەکان، بەخێرهاتنی کاک عەبدوڕەحمانەکەم سەرچارە لەم بەرنامەیە لەگەڵمانە. دیارە ئەمڕۆ بە پارێزگابوونی هەڵەبجە مژدەیەکی خۆشە بۆ بەندە و بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ هەموو هەڵەبجەیەکان و بۆ مامۆستا عەبدوڕەحمانیش بۆ پیرۆزبایی لە هەمومانەکەین کە هەڵەبجە بووە 19مین پارێزگای هەڵەبجە پارێزگای عێراق پورە. دیارە بە پارێزگابوونی چوارەمین پارێزگای هەرێمیش دیارە بە پارێزگابوونی هەڵەبجە کاریگەری زۆر باشی ئەبێ لەسەر هەڵەبجە، لەسەر دانیشتوانەکەی، لەسەر موقعی جوغرافی هەڵەبجە، چونکە هەڵەبجەش بە هەمان شێوەی پارێزگاکانی تری عێراقی تر تەعاملی لەگەڵ ئەکرێت لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە و ئەمەش ئەتوانێت کۆمەڵە خزمەتگوزاری بۆ بکرێت، ئەتوانێت بژێ بۆ دابین بکرێت، ئەتوانێت مەسەن لە ئایندەیە وەک شارەکانی تری عێراق خزمەت بکرێت و خەڵکی بۆ دابمەزرێنێ. ئەمانە کاریگەری ئەبێ بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان. باشە، بزۆکو سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە دیاری کراوە، وەزارەتی پلاندانانی عێراق پەسەندی کردووە کوێ دەگرێتەوە سنوورە ئیداریەکەی، سنوورە جوگرافیەکەی پارێزگای هەڵەبجە؟ ئێمە لە ساڵی 2021 بوو وەفدێک لە وەزارەتی پلاندانانی عێراقەوە هات کە پێکات بوو لە چەند بەڕێوەبەرێکی گشتی هی پارێزگاکانی وەکو تکریت و مووسڵ و ئەمانەشی لەگەڵا بوو، کەرکووکیشی لەگەڵا بوو، هاتن کۆبنەوەیەکیان لە ناو پارێزگایە کرد. ئەو کاتە جەنابی کاکازاد پارێزگا بوو، بەندە و کاکاوە جێگیری پارێزگا بوون و نوخشەخانیش قایمقام بوو. ئێمە ئەم کۆبنەوەیمان کرد، لەو کۆبنە ئەوان هاتبوون بۆ ئەوەی بزانن هەڵەبجە ئایا کە داوا کراوە ببێتە پارێزگا ئەتوانن ئەو خاصەتانی تایە کە قەزایەک شارێک ئەبێتە پارێزگاکە بێ. ئێمە کە کۆبنەکان لەگەڵ ئێمە ئەنجامدا ئەوان وتیان ئێمە لەگەڵ ناحەکان دانیشتین، لەگەڵ کۆمەڵە خەڵکی عەشایری دانیشتن و لەوانە کە دوایی گەڕانەوە و مەهامەکەی خۆیان تەواو کرد تأکید بوونەوە لەوەی کە هەڵەبجە ئەگەر بۆ بە پارێزگابوونی هەر شارێک 300 خاڵی بێ، هەڵەبجە 390 خاڵی هەیە، 90 خاڵ لەسەر و خۆیەوە بە پارێزگابوونی هەڵەبجە پێویستە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو بوو ئەو سنووری کە دیاریان کردبوو. ئێستا نەخشەی کە بڵێن وەزارەتی پلاندانانی عێراقیش پەسەند کردووە بۆ سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە کوێ لە خۆ دەگرێت؟ ناوەندی قەزای ناوەندە لەگەڵ هەر 4 ناحیەکە بەمۆ، سیروان، بیارە لەگەڵ خۆرماڵ، ئەو 4 ناحیە لەگەڵ ناوەندی قەزا کە ناو هەڵەبجە کات ئەوە سنوورەکەی دیاری کراوە. ئێمە قسەشمان لەسەرەوە کرد، وتیان بە ئەم مەرحەلەیە ئەوە بڕوات و لە ئایندەشە ئەگەر فراوان کرا ئەوەی تر ئەچێتە بواری جێبەجێ. ئەگەر بەو شێوەش کەما بێت، چونکە خۆتە زانی بە پارێزگابوونی هەڵەبجە ئێمە وەک مەکرەمەیە درا بە خەڵکی هەڵەبجە کە 5,000 شەهیدمان هەیە، 10,000 بریندارمان هەیە، 200 مناڵی ونبوومان هەیە. ئەمە حەقێک بوو کە بە هەڵەبجەیەکان درا، چونکە ئەگەر لە واقعا سەیریکەی ئێمە هەم شعبی عێراقی هەم حکوومەتی عێراقی کە ئێستا دروست بووە قەرزاری خەڵکی هەڵەبجەیە بە هەموو تەمەنی UN کە گەڕا لە نەیتوانی لە سەردەمی ڕژیم سەدام حوسێنە غرامێک چەکی کۆکوژی بدۆزێتەوە، بەڵام هەڵەبجە بووە بەدیلێک، بووە دلیلێک بۆ ئەوەی کە ئەم
ڕژێمی پێشووە چەکی کیمیاوی هەیە بەکاری هێناوە دژی میلەتەکەی خۆی کە هەڵەبجەیە 5,000 شەهیدی داوە قوربانی داوە ئەمە بۆ هۆکارێکی ئەوە کە زیاتر ڕژێمی سەدام حوسێن بڕوخێنرێت. وەکو ژماری دانیشتوان دیارە بەنزیکەی چەندە ئەوەی کە وەکو ژماری دانیشتوانی هەڵەبجە 130 بۆ 140,000 کەسە بێت 140,000 کەس بە هەر سوار ناحێکەوە. خورماڵ بڕیاریدا بوو بکرێتە قەزا نەچوتە واری جێبەجێکردنەوە ئێستا بڵین نەچوو بە تەواوەتی. خورماڵ لە سەرۆکایەتی هەرێم ئەمری بۆ دەرچووە وەزارەتی ناوخۆ ئەمری بۆ دەرکردووە هەموو کاریگەڕەکانی خۆی جێبەجێ کراوە تاکیدیش کراوەتەوە کە پێویستە قایمقامی بۆ دابنرێ بۆ ئەوی ببێتە بە قایمقامیەتێکی سەربەخۆدا بڕێ لە هەڵبجە بەڵام تا ئێستا بەداخەوە قایمقامیشی بۆ دیاری نەکراوە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئیشەکان کە هەیە ئەگەنا بودجەشی بۆ دیاری کراوە. سوپاس دەکەم مامۆستا عەبدوڕەحمان جەنابیش بەخێر بێ. سوپاس دەبووندەکی سەرنجی بەڕێزت چییە بۆچی ئەوەندەش دواکەوت ینی خۆی بەڕێز پێشتر لە لێژنەکانیشدا بوو بۆ پارێزگابوونی هەڵەبجە بۆچی ئەوەندە دواکەوت لە 2013 کۆتایی 2013 ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لە هەڵەبجە بکرێتە پارێزگا بەس ئەمڕۆ بڵین ڕوانگە یاسایەکەی تەواو بووە پەرلەمانی عێراق دوای چەندین کۆبوونەوە و دوای چەندین هەڵەشانەوەی کۆبوونەوە ئەمڕۆ بڕیاری لەسەردا و دەنگی لەسەردرا. وەڵێ سوپاس بەناوی خوای بەخشندەی میهرەبان من سەرتا سوپاسی بەڕێزتان ئەکەم و دەستخۆشی و بەخێرهاتنیش لە مامۆستا شاهینەکەم. زۆر سوپاس. من ئەمەوێ بۆ دەست پێ بکەم کە ئەمڕۆ دوو مناسبەت یەکیان گرتووە هەردووکیان بەڕاستی مناسبەتی گەورەن بە نیسبەت گەلی کوردووە بە نیسبەت شاری هەڵەبجەیش کە یەکیان 4 ڕۆژی بەناو ئەنفالە کە دیاری کراوە لە کوردستانە پرسە و سەرخۆشی لە هەموو کەسوکاری شەیدانی ئەنفالەکەین کە کارە ساتێکی زۆر ڕەندانەی بەڕەحمانە بەرامبەر میلەتی کوردان جام درا کە هەمیشە زیندووە لای بنەماڵەکانیان زۆر دایک ئێستای شاوەڕوانی هاتنەوەی مناڵەکانیەکە. ئەوە لە مەرکەزی دەسەڵاتێک لە ناوەندی بەغا و قەرارانە درا بەڵام ئەمڕۆ سپاس بۆ خوای میهرەبان و دەستخۆشی لە فراکسیۆنە کوردستانەکان بەگشتی کە توانیان هەمان ڕۆژ هەمان مێژوو بکەنە لە هەمان شار و لە هەمان پێگە و دەسەڵاتی عێراق بتوانن قەرارێکی کە بن بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە. بۆ ئێمە لەلایەک مناسبەتێکی خەمناکی و گەورەیە لەلایەکیش مناسبەتێکی شادی و خۆشبەختیە بۆ خەڵکی کوردستان و پارێزگای هەڵەبجە. بۆیە هەرچۆن سەرخۆشیمان لە کەسوکاری شەیدانی ئەنفال کرد و پیرۆزبایش لە خەڵکی هەڵەبجە و تەواوی مەحافەزەی هەڵەبجە و هەموو دەستکەوتێک هەمەلایەن نەبوو مامۆستا دەستکەوتی بە پارێزگابوونی هەڵەبجە چونکە لێر و لێ دەبینی هەندێک حزب دەڵێ دەستکەوتی من بوو دانێکی نەڵ دەستکەوتی من بوو هەمەلایەن نەبوو ئەوەی کە ئەمڕۆ دەنگی لەسەردرا. ئەمەی ئەمڕۆ بەتەکید ئێمە 3 ڕۆژ پێش ئێستەیش ئەنجومەنی فراوانی کۆمەڵی دادگەری بەسەرپەرشتی مامۆستا عەلی باپیر کۆبوونەیەکمان ئەنجامدا لە سلێمانی جەنابی مامۆستا و هەموو مەجلیس کۆدەنگ بوون لەسەرەوەی داوایان کرد لە هەموو فراکسیۆنەکانی عێراق بەگشتی و فراکسیۆنە کوردیەکان بە تایبەتی چونکە ئەم یاسایە بەتەنها لایەنێک و فراکسیۆنێک تێناپەڕێ هەرچەند ئەمڕۆ ئیعلام دیوە جوانەکەی پیشاناوە بەڵام خاڵیش نییە لە کۆمەڵی خەفەت کە کۆمەڵی خەڵک زۆر ئامادە نەبوون و دژایەتی و پەرچی زۆریشیان دروست کردو و کۆڵیش نادەن و کۆڵیشیان نەداوە بەڵام ئەلحەمدوللا ئەمانە بەرهەمی یەک دەنگی و یەکدەستی و یەک بیر و بۆچوونی بوو کە توانیان لەسەر نقطەیەک کە بە پارێزگابوونی هەڵەبجەیە هەمویان کۆ ببنەوە بتوانن ئاماژێکی گەورە بۆ خەڵکی کوردستان و هەڵەبجە بێن نەدی. باشە بەزۆکو بۆ ئەوەندە دواکەوت یانی سە دوای 11 ساڵ لە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق وەل هەر لە 2014 لێرە لە حکوومەتیارێن بڕیاری بۆ دەرچوو پێشتر لەنەوەتونەوە بڵین بڕیاری پەرلەمانی کوردستانە بوو بۆ ئەوەندە دواکەوت. دوو دیوی هەیە دیوێکیان ئەمە ئەوەمان پێڵەیەک ئەگەر کورد یەکدەنگ بێ لە عێراق وەکۆی ئەمڕۆ ئەتوانێت بۆ ئەو پرسانەی کە هەیە تیمالەی 140 و مادەکانی تر و مەسەلەی پێشمەرگە و
سنوورەکان بە شێوە گشتەکەی مەسلەی حقوقی هەرێم بە شێوە فراوانیەکەی ئەتوانێت بدا لەو ئامانجانەی کە هەیە بەڵام بۆ نەیتوانیوە ئەمان قەزەیەکێ بەڵام دیوێکی کەیشی عێراق فۆزایە یعنی عێراقێکی نمونەی نییە یعنی ئیرەی پێ ببەی عێراقێکە کە بەڕاستی سەراپای پڕە لە کێشە و پڕە لە ئاڵۆزی بەڵام لەناو ئەو ئاڵۆزیە ئومێدی خەڵکی هەڵەبجە و متابعە و بەردەوامەکانی بۆ لە دەسەڵاتدا بەرابەرسی کورد بوون لە بەغدا لەمڕۆ هەوڵی جدی نەدراوێنی تاوەی کە هەموو فراسیۆنەکان بڕێرێندا بەژاریش دانیشتێکی پەرلەمانی عێراق نەکەن اینجا خراە بەرنامەی کار و دەنگی لەسەر درە کۆمەڵێک کەم تەرخەمی زۆر گەورە هەن ینی ئەوە نییە بڵێن ئاماژەیەکی پێ بدەی خاڵێک دۆستەوە ڕخنەیە بگری ڕخنەکان زۆر زۆرن بە تایبەتی لەسەر مەسلەی پرسی هەڵەبجە و پرسی بەناوەنفال و ئەو کێشانەی کە هەن هێشتا یعنی سەرەتایەتی ئەمەی هەڵەبجە ئەمڕۆ بە پارێزگا بووە کێشە گەورەکانی لەبەردەم ماوە بۆ نمونە بەجین و سایر ناساندنی مەسلەی دادگایکردنی ئەوانەی کە کیمیایان بە ڕژێم داوا لە کاتی خۆیان کۆمەڵێک کەیسی گەورە هەن لەبەردەم دەسەڵاتی هەرێما کە بەڕاستی لە لیژنەکانی دانوستان و گفتوگووە ئەوانەی نەکردووە بە پێشنیارێکی یابی کاتە خاڵێک بۆ لیژنەکان لەگەڵ عێراقا کە ڕێکەون بۆ ئێمە بەڕاستی ئەرکی بەرپرسیارەتی خەڵکی دەڤەری هەڵەبجە لایەنە سیاسیەکان ئیدارەی هەڵەبجە ئەنجومەنی پشتیوانی هەڵەبجە ڕێکخراوەکان هەموو چالاکوانەکان لە ئێرەوە دەست پێکا جارێککە ئێستا ئێمە ئامادەکاریمان کردووە ئەمڕۆ لەگە بەڕێز پارێزگار و لایەنە سیاسیەکانم خۆم قسەم کردووە لە دوو ڕۆژی ئایندە کۆبوونەوەیەکی فراوان بەسین چی بکەین لە دوای ئەم بڕیارە بۆیە لێرەوە بەڕاستی کۆمەڵێک تەمۆح و بەرنامەی ئەم بەری یەک دەنگی و یەک هەڵوێستی فراکسیۆنەکان ئەبێ ئێمە تەرجەمە بکەین سەر واقع ئەو ئەرکانەی وەکو بەرەزت بیدایەت چوار خاڵەکە و خوێندەوە لەوانەی زیاتر لە نێوخوا چۆن ڕنگ بداتەوە چۆن جێگەی بکەیتەوە چۆن ئەو ڕەسمە جوانەی کە ئێستا خەڵکی کوردستان دڵی پێخۆشە چۆن لە واقعی پارێزگاکە ڕنگ بداتەوە سوپاس دەکەم دێمەخزات کاکشین سەبارەت بە هەرێمە لە 2014 بڕیاری داوا بێتە پارێزگا ئەوەی کە تایبەت بۆ بە هەرێم دابڕانێکە بوو لە ساڵانی ڕابردوو لە بینی هەرێم بەغدا دەبوو لێرە بودجە تەرخان کراوە ئەوەی کە پەیوەندی بە میلاکی پێویستە بۆ فەرمانەکانی پارێزگای هەڵەبجە پەیوەندی بە بودجە پەیوەندی بە پرۆژە وەکو پێویست ئاوری لێ دراوەتەوە یاخود جاروێ پرۆژە بڕیای لەسەر دراوە دوایی بڵێن جێبەجێ نەکراوە حاڵەتە زۆرە لە پارێزگای هەڵەبجە دیارەوە خۆتان نەزانن ئێمە لە 2014 لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوون لە پەرلەمان دەنگیدا کە هەڵەبجە بێتە پارێزگا و دیارە بوون بە پارێزگاش هەر بە قسە نابێ ئەبێ بەکردەوە خزمەت بکرێ ئێمە حکوومەتی هەرێم لە ڕابردوو توانیوێتی کەم تا زۆر یارمەتی هەڵەبجە بدا و پرۆژەی تیا بکات بەڵام ڕەنگە وەک پێویست نەبووی بێت لە ئاستی تۆ داواکاری پرۆژەی استراتیژی وەکو پێویست نەکراوە تەنها لەم دوایەوە نەبێ ئەوە لە ساڵی پارەوە ببینیتان توقت کرایە و ئیسە ئیشی لەکرێ و ئەم ساڵیشەوە تەنگی سێ محەممەد بە هەمان شێوە کرایەوە ئەویش ئیشی لەکرێ وە سایلۆیەکیش هەیە دەیان سەدان پرۆژەی کەش هەیە بەڕاستی هەڵەبجە نزیکی 200 پرۆژە هەیە وەکو پێویستەوە نەکراون لە بینا لە نوێ خزمەت گوزاری لە ڕووی ئەمانەوە ئەمەش ئێمە زۆر هەوڵمانداوە لە ڕابردووە کە لە ئیداری هەڵەبجە بووین بتوانین حکوومەتی هەرێم بۆچی ئاور زیاتر ناداتەوە لە هەڵەبجە ئەوان دیارم بەڕیران هەبووە بۆ ئەوانە مەسەل شەڕی داعشیان کردووە بە بیان و دابەزینی نەوتیان کردەوە بە بیان و ئەوان وەکو پێویست توانێ ئێمە ناتوانین موچەی خەڵک بدەینەوە خۆمان خەڵکی ئەم شارەین و ئەزانین و وڵاتین و موچەی هەرێکێک هەر فەرمانبەرێکم تا زۆرێکی 40-50 ملیۆن دیناری لای حکوومەتی هەرێمە ئەڵێ ئێمە کە ناتوانین ئەوە بکەین ڕەنگە نەشوین وەکو پێویست زیاتر ئاور بدەینەوە لە هەڵەبجەکە هەیە بەڵام کەم تا زۆر بە هەر ئەوەش نەبێ بڵێن ئێمە هیچی نەکردو حکوومەت خزمەتێکی هەڵەبجەی کردووە چونکە وەکو خۆتان دەزان هەڵەبجە لە ساڵی 1970 ئێمە مخەڵکی ئەوین تەختی ئەرزەکە کراوە بینای بە پێوە نەوەستاوە ئێستا ئەم هەڵەبجەیە جیاوازە لەو هەڵەبجەی پێش ساڵی 1970 لە ڕووی فراوانی ئەوانە بەڵام حکوومەت وەکو پێویستیش نەبوو بەڵام ئیشی کردووە بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجە لە ڕووی میلاکاتی فەرمانگەکان لە ڕووی بینا بێ وەکو پێویست لە ڕووی میلاکاتیشەوە ئێمە کە هەڵەبجە کە دروست بووە لەسەر میلاکی قەزای هەڵەبجە دروست بووە کە بۆتە پارێزگا هەر ئەو دایرانە بوون کە لە هەڵەبجا بوون
مەسن نەهاتۆ چەند دایری کە ئەگەر چی لەم دوای هەندێک دایرەکە کراوەتەوە ئەو دایرانشی کە کرابنەوە میلایکیان لە دایرەکانی کەی هەڵەبجەوە ڕۆشتووە ینی وەکو پێویست خەڵکیان بۆ دانەمەزراندووە ئێمە لە ناو هەڵەبجەیە بۆ پڕکردنەوەی میلاکات نزیکمان 1200 و ئەوەندە فەرمانبەرە کە دای بمەزرێنین پێویستی بەوەندە کەسە بۆ تەواوبوونی میلاکاتی هەڵەبجە 1200 و ئەوەندە فەرمانبەری نوێ پێویستە بۆ پڕکردنەوەی میلاکاتی هەڵەبجە بەڵام ئێمە داواکاریمان بە بەردەوامی لە حکومەت هەبووە هەندێک وەزارەتە بۆ وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەکو وەزارەتەکانی تر مەسەلەنی ئاوەدانکردنەوە ئەمانە کەم تا زۆر 30 کەس و 50 کەس و 100 کەسیان دامەزان وەکو تەندروستی بەڵام لەم دوایەوە بۆ ساڵی پار جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت هاتنە هەڵەبجە ئێمە داوای 1000 کەس مان کرد بۆمان دامەزرێن 500 کەسیان بۆ دامەزراندین ئەگەرچی ئەویش مدەیەکی زۆری پێچوو هەتا ئێستا هەتا ئەم دقیق سەرگەڵ جەنابەتەکەم معامل هەموو شتێکیان تەواو بوو بەڵام باشەریان نەکردو وردە ئێستا ئەگەر باشەرە بکەن لە دایرەکانی خۆیانە ئەویش 500 کەس هیچی وا ناکە بۆ هەڵەبجە بەڵام لە هیچ باشترە ئێمە دەیان دایرەمان هەیە تا ئیسە پەیوەندیان بە سلێمانیەوە هەیە لە بەرەو یەکیژی مێریاریان نییە پەیوەندی سەر بە سلێمانیە بەڵێ هەندێک دایرەمان هەیە سەر بە سلێمانیە مەسەلەن لە بەرەوەی یەکیژی مێریانی نییە کە تۆ یەکیژی مێریاریت نەبوو لە ڕووی حسابی بە پەیوەندیت بە دایرەی دایکەوە بێکە لە سلێمانیە بەڵام ئەگەر بێت و ئەم کۆمەڵە فەرمانبەرەکەدا ئەمەزرێ و بتوانێت ئەو میلاکاتەن پڕکاتەوە ڕەنگە ئیتر سەر بەخۆیی خۆمانمان هەبێ و هەندێک دایرەمان هەیە بەڕاستی کە ئەڕۆژی من هەندێک دایرە بۆ سەردانم کردو بەڕێوبەرەکە و سایقێک و ڕەنگە کارگوزارێک زۆربەی ئیشی ئیداریەکە بەڕێوبەرەکە جێبەجێیەکەن ئەمانە هیوادار هەبوو لە 3-4 کەس پێکبی بەڵێ هەبوو فەرمان بە هەبوو لە 3-4 کەس پێکاتەوە و وەک پێویست میلاکی پڕ نەکردوێتەوە بەڵام هیوادارین لەم 500 کەسەکە بۆیان دامەزراوە و کە ئەچنە مباشەرەکەن پەیوەندیەکەن بە دایرەکانە ئەو دایرانە بتوان هین بکەن کۆن سەر پێ خۆیان دێمەوە خزمەت لەسەر فەرمانگە فیدراڵەکان شخصە دەکەین مامۆستا ڕەحمان سەبارەت بە خزمەتگوزاری بێت یاخود دوای ئەم بڕیاری دەرچوونی یاسایە کە پێش لەم پەریاسایی هەبوو لەمە دەبێت چی بکرێ بۆ پارێزگای هەڵەبجە کۆنگرەیەک بێ بۆ ئاوادانکردنەوە بودجەیەکی تایبەت بێ هەرچەندە ئێستا پارێزگای هەولێر و سلێمانیش لە بەغدا بودجەی تایبەتیان بۆ نایە لەبەرەوەی نەوتەکە تەسلیم نەکراوە دەبێت چی بکرێ دوای ئەم دەنگدانی پەرلەمانی عێراق خۆی لە هەموو شت گرنگتر پێویستی بە پلان هەیە هەڵەبجە ئەو پلانەیش بەڕاستی ناکرێت چەند کەسێک لە ژوورێکی تاریکا بینووسن یا لە دەری شاری هەڵەبجە پلانێکی بۆ دیاری بکرێ پێویستەکە خەڵکانی هەڵەبجە ئەوانەی کە دڵسۆزی بە خەرجەدەن لە دەرەوە لە ناوەوە کۆبوونەوەیەکیان پێ بکرێ ئەو شتانی کە زەڕورن بخرێتە ناو پلانەکە و هەموو سێکتەرەکانیش بگرێتەوە یانی ناکرێت هەر لە سێکتەرێک ئیش بکرێ بۆ نمونە من هەموو جارێک باسم کردو هەڵەبجە لە بینی پیلانی دوژمنەکانی و بێ پلانی دۆستەکانی دایمە قوربانیەدا ئێستا بۆ نمونە ماستەر پلان لە هەڵەبجان نییە بۆ نمونە پرۆژەیە کراوەتەوە بۆ دەروازەی هەڵەبجە ئەوە ئەگەر ماستەر پلان هەبێ ئایا بەر شەسی ئەکەوێ بۆ هەڵەبجە ئایا بەس دیمەنێکی جوانی ئەدا بە دەواازەی هەڵەبجە یا لە پاڵیا ئەوایە خزمەت گوزاریکیش وایە یوتێرنێکی لە پاڵا وایە ئایا چەند ڕێگایەکەی بۆ نمونە کێمە شارەزای دەڤەرەکەی خۆمانین ڕێگایەکە چێ بۆ تەپەکڕۆ و خێڵی هەمەوانە ئایا لیا وایە باشتر بوو یا لەسەرتر بۆ وایە بۆ جادەیەکی مرکزی کە بۆ ڕێگای ئیمامی زامنە چێ وەکو مامۆستا باسی کرد ئەو پردەی کە موافقەی لەسەر کراوە بۆ ئەبێ بۆ نمونە پارەیەکی زەبەلاح خەرج کرێ بەڵام تەنها یەک ئامانجپێکیەوەی جوانی خۆ جوانی شتێکی باشە بەڵام ئەبێ خزمەت گوزاریشی لە پاڵا بێت چونکە ئێمە بەڕاستی هەرچۆنێک ئیشکەین ئەبێ خزمەت بە تاک و ژیانی خەڵکی بکەین سەلامەتی خەڵکی پارێزین چونکە خوێنی هاوڵاتیەک کۆمە جارە باسەکە خوێنی مسلمانێک لە کعبە پیرۆسترە ئای ناکرێت لەسەر ڕووداوی هاتووە هەموو جارە قوربانی زۆر بدرێ بەڵام پرۆژەیەکی گەورەیەکرێ ڕێگری نەکا لەکەمکردنەوەی ئەوانە بنمونەوە لە پاڵیا بۆ نونە کۆمەڵە شتی کە هەن کە سێرەکەی لە پڕ بڕارێکی لێ ئەدرێ دوایی کە ئەکەوێتە بواری جێبەجێکردن هەر ئەوانە خۆشیان ئەکەونە قسەکردن لەسەری بەڵام ئەگەر چەند فیلتەرێ هەبێ بەمە بۆ نمونە مناقشە بکرێ وەکو جەناب باسی کرد کۆنگرەیەک
چەند دیبێتێکی تایبەتی لەسەر ئەو پرۆژانە بکرێت کە چی پێویستن خاڵی یەک ئەمە بێ خاڵی دوو ئەمە بێ بەڵام زۆر جار بەڕاستی پرۆژە و پارەیەکی زۆر لە هەڵەبجا سرف کراوە بەنیۆ و ناچڵی پرۆژەکان ماونێتەوە پارەیەکی خەیاڵی ئەوێت هەتاوانە تەواوە بن یعنی قفڵ بووە قفڵ بێستا هیچ تایبەتمەندێکی پێدراوە بڵێن ئەم ناوچەیە ناوچەیەکی زیان لێکەوت و کارەسەد بارە بەڵێ سمبولی خەڵکی کوردستان ئەوە لە عێراق بڵێن کەم تەرخەمی ئەی لە ناوخۆ تایبەتمەندێکی پێدراوە بڵێنەوە بودجەیەکی تایبەتە وەکو ناوچەیەکی زیان لێکەوت و بۆ پارێزگای هەڵەبجەدا بنرێت ئێمە زۆر جار هەیە لە عێراق تابعەکەین ئەو بۆ ئێمە جوانەکەین یعنی ئێمە بەڕاستی ئەم عێراقی خۆمان بە شێوە گشتەکەی پلانێکی نییە بڵێ ئەمە بڕیارێک ماوە هەموو کەسەگرێتەوە توی ژوەرە حەقی خۆت وەرگێ یعنی بۆ منە بۆ شیعەکان لە خوارەوانەی کە زەرمەند بوون هەنێ بڕیاریان داوە لە خەسار ئەوانەی ڕەفحا یا لە شەڕی کوێت و عێراق کۆمەڵی قەرەبوو بینی شەڕی عێراق و ئێران کۆمەڵی بەڵام هیچ قەرەبووی بۆ هەڵەبجە هەتا ئێستا نەکراوەت یعنی ئەمە قەڵسەیەکی گرنگە بەڵام لەگەڵەوەیشە هەڵەبجە ئەی لە ناوخۆ لە ناوخۆ ینی خۆ داهاتی ناوخۆ هەیە ئێستا نوتی قاچاخێ ڕۆژانە 300,000 بەرمی دەفرۆشی ناسێتەوە خەزین ینی 20 تایبەتمەندێک لەوڕۆ بە پارێزگای هەڵەبجە درا بڵێنەوە ناوچەیەکی زیان لێکەوە سمبولی خەڵکی کوردستان بۆ پێشتر ڕەنگە بازرگانی لەسەر کرا پارێکی زۆر بەناوی هەڵەبجە وەرگیرا ڕەنگی داوتەوە لەو شارە نەخێر ئەو پرۆژانەی مامەسا باسی کرد پرۆژەی حکوومەتەوە کۆشتانی کە دیارن بەڵام و کۆی بڵین تایبەتمەندێک هەبێ ئەمە لەبەرەوەی هەڵەبجە و کارە ساتەکەیەتی کە هەموو خەڵک بەڕاستی لی زەرمەند بووە چەند ساڵ هەڵەبجە چۆڵ بووە ئێستەیش ئاسەواری پاشماوی کیمیایی زۆرە نەخۆشیێکی زۆری تایە هەتا لە کەرتی تەندروستی بۆ من زۆر جارێمە و گلەیمان کردووە هەر نەخۆشێک دروستە بێ بە پەلەی نێرن بۆ سلێمانی ئێمە لێو بەڕێوەبەرایەتیمان هەیە پێویستەکە بەڕاستی بە ئەرکی خۆیان هەستن هەتا ئێستا خزمەت گوزاری تەواویەکانی بۆ دابین نەکراوە لە کاتێکا لەوانەیە لە ڕۆژێکە هەنێجار هەیە حەوت تا بۆ نەخۆشی هەڵەبجە هاتووە بۆ سلێمانی لە خەسخانی شاری ژۆر نەگیراوە بچێ بۆ خەسخانەی ئەهلی هەر نەفرێک لەوانە ڕۆژانە ملیۆنی دیناری خرج کردووە هیوایان هەیە 3 مانگ لە نەخۆشخانەی ئەهلی ماوەت ئێ باشە ماڵە نەخۆی دەوروبەرەکەشی هەڵتەکاوە بەدەست نەبوونی نەداریوە ئەمە کێشە نییە ئێمە نابێ حەلکرێ ئەمانە کۆمەڵێشتن ئەگەر بێت و بە وردی دیراسەی شتەکان کەین وەکو پێویست ئەوەی کە هەیە بۆی نەکرا بەڵام ناشێڵێ هیچی بڵێ هەوی کار نییە بێ خزمەت گوزارێ ڕووکاتە شارەکانی تر چی بکرێ بۆ نەبەوەی کە پێچەوانە ڕووداتەوە ینی بە پێو ئامارانەی کە هەیە خەڵکێکی زۆر لەوێنەماوە بەڵام ئەوە بەڕاستی پێویست بەوەکە هەلی کار زۆر کرێ یعنی لە منتیقەکە ماستەر پلانی شارۆک و باسمان کرد بە شێوەیەکی گشتی داڕێژرێتەوە کۆمەڵێ پرۆژەی گەورە بهێنرێتە هەڵەبجە چونکە هەڵەبجە بەڕاستی ئەوکو مامەسا باسی کرد بۆ قەزای ناحەی سیروان ناحەیەکی کشت و کاڵی زۆر فراوانە ینی دەشتی شارە زۆر یەکێکە لە دەشتە گەورەکانی عێراق و ناوچەکە وەکو پێویست سوودی لێوەرنەگیراوە ئەتوانرێت هەزارەها خەڵک تایە بەڕاستی هەلی کاری بۆ دروست ببێەوە منتیقەی ئێمەش منتیقەی هەڵەبجە شێوەی جوگرافیاکەی واکەوتووە منتیقەیەکی زۆر گەورەی بۆ گەشتیاری بە چەند لایە هەتا ئیسە ئیشی لەسەر نەکراوە منتیقەیەکی کارەساتبارە بۆ گەشتیاری منتیقەیەکی جوانە منتیقەیەکی ئاینیە منتیقەیەکی کارەساتبارە ئەمانە بەڕاستی هەموو هۆیەکن لە وڵاتانی دنیا بۆ هەر هۆیەکیان خەڵکی ڕۆکاتە ئێمە چەند هۆی گرنگ هەن بۆ مەسەلەی گەشتیاری هەتا ئێستا وەکو پێویست لەسەر کەرتی گەشتیاری ئەو هەموو گەشتیارەیەتە ئەحماوە و زەڵم شوێنی نییە شوێنی نەسارەوەسانی هەیە نەجادەیەکیان لاوە بە شاخەکانیە یعنی وەکو بڵێ تەریقە بیتەوە بەهۆی ئەو میوانە بە ڕێزانە لەو شوێنە دوورانەوە ناتوانن سوود لە سەفەرەکان ببینن. سوپاس دەکەم دێمە خزمەت کاکشین سەبارەت بە فەرمانگە فیدراڵیەکان بەروێ بچینە فەرمانگە فیدراڵیەکان ئەوەی کە تایبەتە بە هەرێم یعنی ئەوەی کە پێویستە بۆ پارێزگایەک یعنی چی فەرمانگەیەک ماوە کە بە تاوەتی سەربەخۆ نەبێ لە پارێزگای هەڵەبجە پێویستە سەربەخۆ بدوایش فەرمانگە فیدراڵیەکان ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆیە ئەو پەیوەندی بە وەزارەتی بازرگانی تەندروستی کراونەتەوە
ئێمە لە ڕووی فەرمانگە ئیدارەکانی هەڵەبجە لە ڕووی هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکان هەبوون کراونەوە هی من نەبێت لەم دوای منیش کرایەوە و بەڕێوەبەرایەتی گشتیەکان هەمووی هەیە زۆربەی بەڕێوەبەرایەتەکانیش هەر کراونەتەوە ڕەنگە هیچی وانەما بێت تەنها بەڕێوەبەرایەتی گومرگ هەیە تا ئێستا نەکراوەتەوە چەند جاری هەوڵمان لەسەر داوە لە بەرەوەی تا بەڕێوەبەرایەتی گومرگ نەکرێتەوە لە هەڵەبجە تۆ ناتوانانی داهاتی سنووریەکان داهاتی هەڵەبجە کۆکەیتەوە لە ناو هەڵەبجەیە ئیسە بۆ نمونە ئێمە دوو مەرزمان هەیە مەرزی فەرمی و ئێمە مەرزەکانی ئێمە هەموو نافەرمین بەڵام وەک فەرمی ئیشەکەن بەڵام بەفعلی نافەرمین ینی لەبەرەوەی خۆتەزانیکردنەوەی لە ڕۆی خۆتەزانی لە ڕووی کردنەوەی مەرزەوە ئەبێ ڕەزامەندی دەوڵەتی فیدراڵی لەسەر بێ هی هەرێم هەر گرنگ نییە بەڵام هی شۆشمێمان هەیە تەوێڵە و شۆشمە لەگەڵ هی پشتە داهاتی ئەم دوو مەرزە هی تەوێڵە و پشتە ئەچێتەوە سلێمانی هی تەوێڵە و شۆشمە ئەچێتەوە سلێمانی هی پشتە ئەچێتەوە گەرمیان هیچ داهاتێ ناگەڕێتەوە بۆ هەڵەبجە لە بەرەوەی بەڕێوەبەرایەتی گومرگمان نییە ئەگەر چی لەم دوایە وەکو پێم وتن دەبێ هەرێمەوە بەڕێوەبەرایەتی گومرگ ئەبێ هەرێم بیکاتەوە بەڕێوەبەرایەتیە وەک فەرمانیشی بۆ دەرچوو هۆکارەکەی نازانین چەند جارێ ئێمە قسەمان لەگەڵا کردوون هەردوو وعدیاندا و ویان جێبەجێ نەکردوین دایرە فیدراڵەکانیش ئەوەی کە هەیە جەوازاتە کارتی نیشتیمانیە فۆرمی خۆراکە ئەمانە لە هەڵەبجە هەیە و هەمویان سەربەخۆن پەیوەندیان بە سلێمانی و نەماوە هەر بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆن کە هەیە و تابلوی سەیارەش خۆتان زان لەم دوایەوەی ژمارە 23 درراوە بە پارێزگای هەڵەبجە ئەوەش ئیشی لەسەر کراوە و ئیتر ئەتوانم ئەگەر چەند دایرە ما بەیان نەما ئەوەنە هین نییە بەڵام زۆربەی دایرەکان و بەڕێوەبەرایەتیەکان کراونەوە لە هەڵەبجە و کێشەیان نیە تەنها لە ڕووی میلاکاتەوە کێشەمان هەیە باشە بەس بۆ هەڵبژاردننی پەرلەمانیش لەمە دووە هەڵەبجە بێتە بازنەیەک وایە چکە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق مانگی 11 بەڕێوەبەر پارێزگایە و بازنەیەەکە بەڵێ نێوکاتە دەبێ هەڵەبجەش بکرێتێ بازنەیەکی تایبەت سنوورەی دارەکەی کۆمیسیۆن لقی تاوی لەوێنیەوە لقێکی هەیە لێ سەر بە سلێمانی عفو بەڵێ ئەوەشە بێ جێبەجێ بکرێت خۆتەزانین لە هەڵبژاردننی ڕابردووە هەڵبجە بازنێکی سەربەخۆ بوو ئەو بۆ کوردستان بەڵام بۆ ئەمەی عێراق پێشەوەین بۆە ڕەنگە سەر بە سلێمانی وایە بەڵام ئێستا کە کراوەتە پارێزگا دیارە ئەکرێتە بازنەیەکی سەربەخۆ و هەموو و پارێزگاکانی تری عێراق باش بەزۆکو بودجەی تایبەت کە بەڕێسان بەر لەوەی خانەنشین بن هیچی واتان لە بەردەستدا بۆکو پارێزگار جێگیرانی پارێزگار ینی بودجەیەکی ئەوتوان لە بەردەستدا بوو بۆ ڕایکردنی فەرمانگەکان بێ بۆ ئەنجامدانی پرۆژەیەک بە هیچ هەبوو لەوە دیارە ئەو بودجانەکە هەمووی پەسەند نێران هەمووی لە وەزارەتەکانەوە بۆ ئەو فەرمانگایە کە سەر بە وەزارەتەکان بوون لە ڕێی ئەوانەوە ئەتوانرا مەسەن خزمەت بە شاری هەڵەبجە بکرێ و پرۆژە جێبەجێ بکرێ بەڵام ئێمە وەکو پارێزگا شتێکی ئۆتۆمان لە بەردەستان نەبوو کە بتوانین خزمەتی پێ بکەین ینی بەڵام هیوادارین لە حکوومەتی عێراقی و لە ئایندەیە کە هەڵەبجە بۆتە پارێزگا بودجەیەکی تایبەتمان بۆ پەسەند بکەن بۆ دابنرێ وەک پارێزگاکانی تری عێراق و بتوانین خزمەت بکرێت چاوەڕێ ئەوەن بۆتان دابین بکرێت چکە ئێستا خۆسلێمانی و سلێمانی و دۆک و هەولێر شیانە بەڵام بۆی نێوتەکە تەسلیم نەکراوە دینارێک نەهاتۆ ئەنی پارەی پرۆژەکان لە بەغداوە هەر پێشتریش وەزارەتی پلاندانانی عێراق لە ساڵی ڕابردوو بڵاوی کردبووی کە نەوت تەسلیم نەکراوە هەر پارەی موچەکە دێ یعنی یاخود سەرۆک وەزیرانی عێراق دەسەڵاتی ئەو تایبەتمەندی پێدا چاوەڕێەوەن کە شتێکی لەو جۆرە بکرێت ئێمە دیارەکە بوون بە پارێزگا چاوەڕێی ئەوەشمان بۆ جێبەجێ بکەن ئەگەر چی مەسەن لەژنەی دارایی هەیە لە بەغا ئەوان دەتوانن مەسەن ئیسtisنایەکمان بۆ بکەن و بژێ بۆ هەڵەبجە دابین بکەن وەک پارێزگاکانی ئیتر ئەگەر ئەو کێشەیە ئەکەوێتە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند کە بتوان چارەسەری ئەوە بکەن باشە بەس لە عێراق و بودجەی تایبەتی بۆ دانەنداوەک مامۆستا ئەمەژی پێ قەرەبوو نەکراوەتەوە لە هەرێم هیچ بودجێ کاتووە بۆ ئیدارەی پارێزگای هەڵەبجە بڵێن ئەوە بودجێ کە تایبەتە بەوەی کە ناوچەیەکی زیان لێکەوتووە بەو شێوەیە نەهاتووە بۆ ئێمە کە بڵێن ناوچەیەکی زیان لێکەوتووە ئێمە وەکو هەڵەبجە ڕۆژێک شتێکیان بۆ نەکردوین بڵێن ئەمە لەبەر خاتری ئەوەی ئەمە هەڵەبجێ و بۆ خزمەتی هەڵەبجە بەڵام وەکو شتی عام کە لە ڕێی وەزارەتەکان و پرۆژەکان جێبەجێ کراوە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە بەڵام تایبەتمەندیمان بۆ نەکراوە لە زۆربەی ناوچەکان پرۆژێکی زۆری تاوا نەکراوە هەیە بەڵێ لە هەڵەبجەش زۆرە ینی بە هەمان شێوە لەسەردراوە بەڵام جێبەجێ نەکراوە حاڵەتە زۆرە تاوا بەڵێ نزیکی 200 پرۆژەمان هەیە کە جێبەجێ نەکراوە ئەگەرچی لەم دوای حکوومەتی هەرێم هەندێک نزیکی 30 پرۆژەی داناکە ئێمە ئەو کاتە لەوێ بوون لە پارێزگا بوون کرا بە نووسرا و ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کرا کە ئەوانە بچنە بواری جێبەجێکردنەوە ئیشی لەسەر بکرێ
سوپاس دەکەم مامۆستا لە ڕووی سیاسیەوە زۆر سپاس. کاریگەری چی دەبێت ئێستا هەڵەبجە بەفرین بوو نۆزەمی پارێزگای عێراق لە ڕووی سیاسیەوە ینی چ کاریگەرێکی هەم بۆ هەرێم هەم لەسەر ئاسی جیهانیش دوایەوەش کە پێوەستیکەینەوە بە پرسی هەڵەبجە کەوەکو پێویست لە ئاسی دەرەوەش بڵێن خەمی لێ نەخوراوە چکە لەوەی لە ئاسی ناوخۆش لە ڕووی منداڵەوەن بۆکان بێ بەرکەوتوانی چەکی کیمیایی بێ فەرامۆشکردنێک لەو ڕۆژەوەیە خۆی ئەگەر بۆ نمونە حساب بکەین 90 کەس لە عێراقا کۆبنەوە لەسەر ئاستی عێراق یەکێکیان هەڵەبجە بێ لەبەرەوەی 90 پارێزگار کە کۆبنەوە لە وەزارەتی ناوخۆی عێراق هەڵەبجە ئەبێتە یەکێک لەو مەجلیس پێشترەوەی نەبوو پێشە هەڵەبجە لە پراوێزای بۆ ئێستا چۆتە ناوەند هەڵەبجە وردە ئیش لەسەر بە پارێزگابوونەکەی بکات بۆ نمونە فڕۆکەخانی نێودەوڵەتی تیا دروست بکری کە هەڵەبجە بەڕووی جیهانە ئاکرێتەوە نەخۆشەکانی بەرکەوتەکانی لە ناو شاری هەڵەبجەوە گەشتەکان بۆ دەرەوە بۆ نەخۆشی بۆ عیلاج یا کەسێکی سەفارەتی وڵاتێک بێوێ ڕاستەوخۆ بێتە هەڵەبجە پێویست ناکە بە فیلتەری پارێزگاکانی کابێت ڕاستەوخۆ لە هەڵەبجە پێشوازی لەیەکرێ لە ڕووەکانی کەوە هەڵەبجە تایبەتمەندێکی خۆی هەیە لە نێوەندەکانی عێراق و هەرێمی کوردستان و لە دەرەوە ئەتوانێت نوێنەرایەتی پارێزگاکەی خۆی بکە وەکوەوەی کە پارێزگارەکانی کە ئەچن هەڵەبجەش بەڕاستی تایبەتمەندێکی خۆی هەبێ لەو ڕوانەی کە پێویستەکە هەڵەبجە ناوێکی پڕ لە ناوەڕۆک بێ ئەوە ئامادەگی خەڵکو و ئیدارەی شارەکەیە کە ئێمە زۆر جار لەو مەسەلانە گلەیمان هەیە ئێمە بۆ نمونە لە تەوقیتی 16 ئەم ساڵە باش کە 16 پێویستەکە هەمیشە بە بەرز ڕاگیرێت لەو تەوقیتە پارێزگار خانەنشینەکان بۆ ماڵۆ قایمقامی هەڵەبجە سەرپەرشتی فیستیڤاڵی هەڵەبجەیەکە وەکو قایمقام ئێمە بەرنامەکانمان بۆ هاتووەکو قایمقام باسەکە ئەو ڕۆژە موچێک کە سوکاری شەیداندا لە کۆمەڵێ لە بابەتانە کێشە وە دواتر ئێمە دوێنێ سەردانی بەڕێز ئێمە حافزمان کردو بە وەکالە داهێناوەتە من باسم کرد دەبوو بڕیاری هەرێمی بۆ دەرکرایە زۆر ئێمە ترسمان لەسەرەوە هەبوو لە عێراق بڵێن جاخۆ خۆتان فەرمانی بۆ دەرناکەن بۆیان داوا لە ئێمەک یعنی تا دوێنم نەوەم لەگەڵ نەخشەخان باس کردووە لە پارێزگای هەڵەبجە ئەمانە کۆمەڵە گرفتن یعنی پێویستەکە ئێمە یەکسەر پەنجە بخەین سەر حاڵەکان کەم و کوڕەکان ڕاستیان کردن چونکە تەسیری لەسەر قەزە سیاسیەکە بە شێوەیەکی گشتیە بێ بەڵام ئەوەنەی کە گرنگە ئێمە ئەو ڕاحەتەی کە هەیە ئەو تیمەی کە لە بەغا ئیشی کرد ڕنگدانەوەی لایەنە سیاسیەکانە لە هەڵەبجە هەمومان وەکو تیمێک کارمان کردووە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە وەکوی جەناب باسی کرد 13 ساڵەوانە من بە بەڵگەریش لامانە بە ڤیدیۆ لامانە لە ساڵی 92 بۆ 93 کۆبوونەوە لە هەڵەبجە کراوە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە لەبەرەوە بەردەوام ئەم داواکاریە ئیشی لەسەر کراوە زۆرێ لەوانەی لەو داواکاریە هەبوونی سە بە ڕەحمەتی خوا ڕۆشتوون ئاین لە ژیانان نەماون بەڵام متابعەکردنی خەڵکەکەی کە لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بوو بۆیە ئەو هەستە بەرزەکە لە هەڵەبجە هەیە بە پاراستنی شوناسێکی گەورە بۆ دەڤەرەکە پێشوازی لە قۆنسڵی وڵاتان سەفیری وڵاتان نوێنەری وڵاتان هەتا زۆر جار سەرۆکی ئەنجومەنی وەزیران و عێراق سەرۆکاتی پەرلەمان هەمویان کە هاتوون هەستی کردووە بۆ هەر مەزاری شەیدام چێوا بزانین بۆ ماڵی هەمووی ڕۆیوە ئەم ڕۆحەتێک کە هەیە تەسیرێکاتە سەر ئەوەی چۆن بتوانین گەشە بەوە بدەین کە سەرمایە گوزاری خەڵکانی دەرەوە بێن لە منتیقەکە دەستی خۆیان دیاریکەن ینی وڵاتانی عەرەبی بە تایبەتی وڵاتانی ئێران تورکیا ئەمریکا هەموو بەرێنانی گەورەتیان نەکراوە شتێکی وان نییە نەخێر سالۆیەکی تیاکراوە لەگەڵ هەنێشتی کەتی تایبەتن وەکو کاگاس و حاجی محەمەد هەنێ مەشروعی گەوری کردووەکو کارخانەی شیر و ئەمانە بەریان لە بواری گەشتیاری و شتێکی زۆر ئەگەر وەبەرێنان هەبێ پارە هەبێ قرز بکرێت ئێمە و ماوە لە کابینەی هەشت کە لە حکوومەت هێرێم بەشداریمان کرد
زۆرێک لە وڵاتانی عەربی هاتن بۆ پەتاتە بکەن لە هەرێمی کوردستان بۆ وڵاتی خۆیان. ئەو زمینەی کە سازە لە منتیقەی شارەزور و هەڵەبجا بۆ پەتاتە لە هیچ شوێنێکی کوردستان ئاوانیە، بەڵام بۆ نایەن بەڕاستی سراعێکی ئەتوانین بڵێن سیاسی لە بینی هەولێر و سلێمانیا هەیە، زۆر جار ڕێگە نادا کۆمپانیاکانیش بێنە دەڤەری هەڵەبجە. بەم بە پارێزگابوونە ئومێ دەکەین ئەو قەید و پەرچ و مەرجانە لەسەر هاتنی کۆمپانیاکان بۆ هەڵەبجە نەمێنێ. سپاس دەکەین. کاکشاین سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هەرچەندە بڵێن دادگای فیدراڵی ئەنجومەنی پارێزگاکانی دیکەش هەڵۆشانەوە، بەڵام بێت دەکەن ئەگەر بۆ نەمەجارێک هەڵبژاردنکراوی هەڵەبجەش بکەوێتە سەر پێ خەبێتە خاوەنی بەتاوەتی لە ڕووی هەیکەلی ئیداریەوە خاوەنی ئەنجومەنی پارێزگای خۆشی بێت، چەندە ئەوانەی هەرێمیش ئێستا نەماون و هەڵۆشاونەتەوە. خۆ دوتی ئەوانەی هەرێم هەموو هەڵۆشان دوستیان شتێک نەماوە بنای ئەنجومەنی پارێزگاکان و لە هەرێمی کوردستانە. بە دیارە مامۆستا باشترە زانێەوە لە ڕابردوو زۆر هەوڵدراکە ئەنجومەنی پارێزگا بۆ هەڵەبجە دروست بکرێت کە لە 25 کەس نەپەڕێ، ئەو بۆ هەم حیزبەکان چەند جارێک کۆبنەوەیان کرد، بەڵام دیارە نەگەشتن نەتیجە و نەتواندا ئەنجومەنەکە پێک بهێنرێ و تا ئاخیری ئەم بڕیارە درا لەم دوای ئەنجومەنی پارێزگاکان هەڵۆشانەوە. بەڵام ئەگەر لە ئایندەیە هەڵبژاردن بکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان هەڵەبجەش وەک هەر پارێزگایەکی سەربەخۆ ئەنجومەنی پارێزگای خۆی ئەبێت. باشە، بەزۆکو ئەوەی خەڵک زۆر چاوەڕێتی بژانەوەیە هەری کارە چی بکرێت بۆی دوای ئەم دەنگدانە ئاورێکی زیاتر لە پارێزگای هەڵەبجە ئاورێکی جدی لێ برێتەوە، ئەوەی کە پێویستە بە هەلی کار و بژانەوە لە بواری گەشتیاری بێ کشتتوکاڵی بێت. بڵێ دیارە هەڵەبجە وەک ڕەحمان باسی کرد، وتی هەڵەبجە سێ خاصەتی زۆر باشی، هەم ناوچەیەکی زەراعی باشە، ناوچەیەکی گەشتوگوزاری باشە، ناوچەیەکی حدودیشە بە حکمی ئەوەی سنوورێکی فراوانمان لەگەڵ دەوڵەتی ئێرانە هەیە. یعنی ئەمە ئەگەر بێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە حکومەتی هەرێم دەستگیرۆی خەڵکەکە بکە و هاوکار بێ لەگەڵ خەڵکەکە بۆ بژاندنەوەی کەرتی کشتتوکاڵی، بۆ بژاندنەوەی کەرتی گەشتوگوزاری، ئەو خەڵکەی کە ئێستا لە هەڵەبجەیە بێ ئیشە ئەو کاتە هەموو ئیشێ بێ کە ئیشی بێ خەڵکەکە وابەستە ئەبێ بەمانەوە لە هەڵەبجە. ئێستا هەڵەبجە ئێمە خەڵکانێکی زۆری لێبار ئەکاویە بەرەو شارەکانی سلێمانی و ئەوانی تر لەبەرەوە مناڵێکی خێزانێک کە کوڕێکی گەنجی هەبێت لە سلێمانی ئیشە دۆزێت و دایک و باوکەکەشی لەگەڵیە بۆ سلێمانی لە هەڵەبجە نیشتە جێ نابێ. ئەگەر بەڵام بتوانێت لە هەڵەبجە کۆمڕی پرۆژەی گرنگ بکرێت بتوانێت مەعاملیسە کە ئاسوی حاجی محەمەدی بامۆکی پرۆژەیەکی شیرەمەنی کردوێتەوە لە هەڵەبجە نزیکی 300-400 کەس لە ئاینداکە کەوتە ئیش ڕەنگە لەوێ دابمەزێن خەڵکی هەڵەبجە بن لەوێ جێگیر ئەبن. هەڵەبجە نزیکی 12,000 خریجی جامیعە و مەعهەد و پەیمانگا و خەڵکی بەتاڵی تایە گەنجەکانیان ئیشیان نیە بیکەن. ئەگەر ئەو گەنجانە ئیشیان هەبێت لە ئایندا ئەتوان وابەستە بن بەمانەوەیان لە ناو هەڵەبجەیە و خزمەتی زیاتری هەڵەبجە بکەن. بۆیە من هەموو جارێ لە بەرنامەکانی کەشە داوام کردو حکومەتی هەرێم هانی سەرمایەدارەکان بداهانی و بەرهێنەرەکان بدا کە لە هەڵەبجە پرۆژەی گەورە بکەن. ئەم پرۆژانە ئەبێتە هۆکاری ئەوەی بە هەزاران گەنجی هەڵەبجە بتوان ئیش بکەن لە ناو شارەکەش و پرۆژەکەش لە هەڵەبجە و خاوەن کارەکەش سوودی لێ ئەبینێ. بەڵام کە نایکەن و کە نابرێ ئەوە هۆکارەکەی نازانم چیە. ئەگینا هەڵەبجە شتی زۆر باشی هەیە بۆ ئەوەی بتوانن لە هەڵەبجە بیکەن مەعاملی گەورە بکەن کارگە دروستکەن بۆ ئەوی خەڵک ئیشی تیا بکە و بەرهەمەکەشی بفرۆشێ بە هەموو عێراق و بارێمی کوردستان. سپاسان دەکەین کاک شاهین حەمەرەزا و عەبدوڕەحمان عەبدوڕەحیم سپاسیان بەدەبوون. دەستان خۆش زۆر سپاس بێ و دەستان خۆش. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوەکاران، خواتان لەگەڵ.